لە سەداوەکاری کاکە ماهیر ئەربیلی پێشکەشە بە کاکە زریانی خۆشەویست. وەرازیز بزانە حاڵ و نەسرەتم چۆنە ئیمشەوە یاوارە یاوارە وەرازیز بزانە ئیمشەو حاڵ و نەسرەتم چۆنە یاوارە یاوارە نەدەوادارە زانێ دەوایی من لای هیچ کەسێک دەست ناکەوێ دەست ناکەوێ ئارێ ئای دادای نەبینم گۆیز و خاوم لا لە مەست و مەستانەما گۆیز و خاوم لا لە مەست و مەستانەمە مەیگیر مەیبینە ئیمشایە بۆ منیش بێنە دەوەرەیەندە سەر باومەدا یاران دەردی دڵ بۆ چێ بەیان کاوە دڵکە نالاوێتەوە بەفری بەفران بارە بێت تویم شەو وەحدە قەت ناتوێتەوە ئارێ ئەی دادای نەبینم هاي ليمو 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 شيرازي سرپنزای نرمالیمو گوشو داز بازی سرپنزای نرمالیمو شو بو داز بازی كي كركوك